گیان چۆنی؟ بەخێر بێ کچم. دا دیسان ئیشت کردیە؟ ئەری چ بکەم کچەمە؟ ئێ پێم نەگوت یعنی کەم ئیش بکە. کچم بڕک جوڵامەوە هەستەکەم زۆر زۆر تەنگە نەفەسم. دا گیانە دڵم دەزانی ئێمە زۆر بەدبەختین. شکری خوای بکە کچم. ئەلحەمدولای زۆر شکرین. شکر دایە گیانە دەزانی و کچانی جامعی هەمووی بەیەکەوە دەڕۆنە دەرەوە نانی دەخۆن جەوەی دەگۆڕن بەڵام من چون پارەم پێ نییە هیچ کات نەتوانم دەگەڵام بڕۆم. قوربانت بیدایە خوا گەورەی ئیشەڵڵا. دایە گیانی دایێ دایە دەڵێم ئێستا جمعی هەمووی بەیەکەوە دەڕۆنە سەفرەی پارەم دەدەی منیش لەگەڵام بڕۆم زۆرم حەز لێیە. قوربانت بیدایە خۆزگەوە بایە بە خۆتە زانی هەیە نییە ئەو مەعاشەی ڕەحمەتی بابتانم ئەویش بەدا و دەرمان دەم لە خۆم بە مەسروفی ماڵێ بدەم چ بکەم کچم قوربانت بم. خوا گەورەیە کچم خوا گەورەیە. ئەو لە های دەرمانەکانت خواردیە ڕۆ؟ هێشتا وەخت مابوو هێشتا وەخت مایە کچم. دەمزانم ساعت چەندە؟ دا کا وەخت مایە دەبوو ساعت سێ دەرمانەکان بخۆی تا ساعت چارە کا بزانە لە ناوجانتە دا تو نوشتیوانە لە بیر دەکەی؟ هیچ بکەم کچم مەشغوڵ بووم. دا گیان حەبەکەت نەما بەڕاستە دەبزانە کچم پارەی تێدا بڕۆ لەو سەیدە لێ بکڕە. دا بەسەوەیە 5,000 حەبەکە بای 40,000 دەبێت. کچم ئەڵە هەرەوەندێ تازە پارەی مۆلی دەشتمدا. بوەستە با تەلەفۆنێک با بە کاکم بکەم. سەرکە ئاکۆ لێرە چی نووسراوە دیقەتی بدە ئەڵێ هیگڵ زۆر بەتوندی هێرشی کردە سەر لۆجیکی ئەرستۆ لە بیرت بێت. ببوورە تەلەفۆن بزانم. ئەلو کاکە باشی؟ باشی سانە جان. کاکە دا حەبەکانی نەماوە ئێستا وەرەوە حەبەکان بکڕە و بۆی بێنە حاڵی باش نییە. ئاگر جان بە یارمەتە. فەرموو براکە بنێجا. باشە لە ماڵی هیچ پارەیەت نییە؟ نەوەڵا کاکە جگە لە 5,000. بەخوای ئەمیش 2,000م پێ سانە هیچ پارەم پێ نییە. وڵی نازانم کاکە گیان. باشە باش تەلەفۆن لە مام دەکەم زانم مام. باشە خواحافیز. باشە خوا دەبێت. بەڵێ مامە گیان باشی سەلامەت بی. ببوورە لە کاتیش دەگرم بەڵام لۆ شتێک تەلەفۆنم لۆت کردیا. چییە؟ مامە بەخۆشت دەزانی وەزع بانکەوە داچم زۆر نەخۆشە پارەشمان هیچ لە ماڵی نییە. بڕوا بکە 5,000م پێیە. دەزانی پارەی من هەموو لە قەردا ئەگە هەبایە بە سەرچاو. مامە جان داکم زۆر نەخۆشە پارەی ئیلاجشمان نەمایە ئەگەر بکرێ یارمەتیەکم بدەیت. ئینشاڵڵە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر کرا بخۆم تەلەفۆن لۆ دەکەم. مامە یعنی تەرتیب نابی؟ بڕوا بکە با قەردەکانم وەربگرمەوە ئەگەر وەرم گرتەوە بخۆم تەلەفۆن لۆ دەکەم باشە ئەو تەلەفۆن مەکەوە. باشە دەست خۆش بی. دەیخوا عافیز. ئیسحات ئەمن پارەی پایەکەم لە دەی ئەوانە بکەم. سمە بەلاشە هەمە قەزەیە وەرە پارەی لەکوێ بینم؟ وەڵە بەتەمایە بن یەک کوردستان نادەمێ.